نیسان کیکسی 2025 وەکو مژدەیەک پێتان بڵێم شکلی گۆڕاوە بەڵام بۆ ماوەی کاتی جارێ دیاری نادەین هەتا ئیڤێنتە چلۆ دەکەین یاخۆ بە خێر بن خۆشحاڵ بووین ئەمە وەکو شەریکەی سوور نیسان العێراق وەکالەی ڕسمی نیسانیمان هەیە لە هەموو عێراق بە هەشت جۆر ئۆتۆمبیل بەشداریمان کردیا لە پیشانگای ئەمڕۆ سێ چوار ڕۆژ لێرە بەردەوام دەبی ئینشاڵڵا پێم وایە استفادەی دەبی لە بۆ هەموو خەڵک با چەند زۆری ئۆتۆمبیل بەشداری هەشت جۆر وەکوتم بە هەشت جۆر برانمان زیاترە وەکو نیسان جۆری زۆرە بەڵام ئەمە وەکو هەشت ئۆتۆمبیل کە وەکو فی ئەدیاریمان کردیا بۆ نمونە پیکەپ ناڤارەیە نیسان ئێکستێرایە حجمی SUV عائلیە وەکو نیسان ئێکسترێلە نیسان پاترۆلی 2025 شکلە نوێیەکەیە کە ئەم ساڵ دابەزیە بە شێوەیەکی جیاواز و شکلی گۆڕاوە بۆ نمونە نیسان زێدمان هەیە فیەکی سپۆرتی گەنجانەیە وەلە لێرە نیسان ئالتیمامان هەیە و نیسان کیکسی 2025 وەکو مژدەیەک پێتان بڵێم شکلی گۆڕاوە بەڵام بۆ ماوەی کاتی جارێ دیاری نادەین هەتا ئیڤێنتە چلۆ دەکەین بە تایبەتی عەرزی دەکەین